10,000 سەرباز کە لە نێوانیاندا 4500 مارێنز هەیە دەستیان لەسەر پەلەپیتکەی تفەنگەکانیانە و چاوەڕێن لە واشنتنەوە فەرمانیان پێبگات و یەکەم تەقەی شەڕێکی گەورە لە خواروی ئەمریکا دەست پێ بکات. ئەو هێزە زەبەلاحی ئەمریکا لە دەوروبەری ڤەنزوێلا کۆی کردوێتەوە. هیچ قسەیەک هەڵ ناگرێت جگەلەوەی هێرشی سەر ئەو وڵاتە زۆر نزیکە و لە ئان و ساددایە. شەڕ لە کاریبیە، بەڵام بۆنی دووکەڵەکەی دەگاتە هەموو جیهان. ئەوەی وەک جەنگی دژی مادە هۆشبەرەکان لە کەنەراوەکانی ڤەنزوێلا دەستی پێکردووە بە گەورەترین بڵاوبوونەوەی سەربازی ئەمریکا لە کاریبیە ژمار دەکرێت. واشنتن بنکەی دەریایی ڕۆزفێڵ ڕۆدزی لە پۆرتۆریکۆ زیندوو کردەوە و بنکەی سەربازی و فڕۆکەی بێفڕۆکەوان و تەنانەت ژێردەریایی ئەتۆمی ڕەوانەی ئاوەکانی کاریبی کردووە. ئۆپەراسیۆنەکە وەک هەڵمەتێک لە دژی تیرۆریستانی مادەی هۆشبەر داڕێژرا، بەڵام جوگرافیا و قەبارەی ئازارەکانی لە دڵی کاراکاس دەدات و مانەوەی ڕژێمەکەی نیکۆلاس مادورۆ جێلەق کردووە. ئێستا پاداشتی دەستگیرکردنی مادۆی سەرۆکی ڤەنزوێلا گەیشتۆتە 50 ملیۆن دۆلار. ئەمەش دوو ئەوەندەی ئەو بڕێیە کە کاتی خۆی ئەمریکا بۆ سەری بن لادن داینابوو. زەریای هێمن ڕێگای سەرەکی مادە هۆشبەرەکانە بۆ بازاڕەکانی ئەمریکا پاش توندکردنەوەی ڕێگا وشکانەکان لە کەناڵی پەنەماوە بۆ کۆستەریکا و پاشان بۆ ناو خاکی ئەمریکا. هێرشەکانی ناو دەریای کاریبی بۆ سەربەلەمەکانی ڤەنزوێلا گۆڕانکاریەکی نوێیان بەسەردا هات. ئێستا ئەمریکا بەلەم و بەلەمەوانەکان دەستگیر ناکات، بەڵکو هەر لە دوورەوە بە موشک دەیان تەقێنێتەوە. ڤەنزوێلا وڵاتێکی دەوڵەمەندە بەنەوت، بەڵام بەهۆی گەندەڵیەوە ملیۆنەها کەس لە وڵاتە برسی بوون و بۆ کۆلۆمبیا و پەنەما هەڵاتون. هەرچەندە ئەوەی ترەمپ دەیکات جێبەجێکردنی بەڵێنی کەمپەینی هەڵبژاردنەکەیەتی کە تیادا ڕایگەیان جەنگ دژی مادەی هۆشبەر هەڵدەگیرسێنێت. بەڵام ئەو هێزەی لە دەوری ڤەنزوێلا کۆکراوەتەوە هیچ پێ ناچێت تەنیا بۆ مادەی هۆشبەر بێت، بەڵکو نیەتی ترەمپ گۆڕینی ڕژێمەکەی مادۆیە. ترەمپ دەیەوێت بەم هەڵمەتەی بە بەردێک سێ چۆلەکە بپێکێت. هەم زەبرێکی گەورە لە بازرگانی مادەی هۆشبەر دەدات، هەم وڵاتێکی دەوڵەمەند بەنەو دەستگیرۆ دەبێت، هەم شوێنی خۆی لە کاریبی قایمتر دەکات. ئەو جێی دەمێ ساڵە پێی دەڵێن حەوشەی پشتەوەی ئەمریکا. ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا لە کەناراوەکانی ڤەنزوێلا گەڕانەوەیە بۆ کۆنترین بیرۆکەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە پێی وایە ئەمریکای لاتین هێشتا مڵکی ئەمریکایە. ئەم هەنگاوە بۆنی گۆڕینی ڕژێمی لێوە دێت، هەرچەندە ئەمە پێچەوانەی سیاسەتی ترەمپە کە هەمیشە دژی گۆڕینی ڕژێم بووە.